یارییە وەرزشییەکان بوونەتە مۆرکی پیاوان. ژنان توانێ ئەنجامدانی وەرزشە جیاوازەکانیان هەیە، بەڵام لە کۆمەڵگەی کوردیدا دەرفەت زیاتر بۆ پیاوان ڕەخساوە و هەر کاتێک ژنێک بیەوێت ببێتە وەرزشوان پەنجەی بۆ درێژ دەکرێت و قسە و باز لە پشتێوە دروست دەکرێت. لەگەڵ ئەوەشدا ژمارەیەکی کەم وەرزشوان و ڕاهێنەری ژن لە بوارەکەدا هەن. دکتۆر شنە زاهیر کە یاریدەدەری ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق و مامۆستا لە کۆلێژی پەروەردەی وەرزشی زانکۆی سلێمانی بۆ ژنها ئەو هۆکارانە ڕوون دەکاتەوە کە وای کردووە ژنان کەمتر بچنە بواری وەرزشیەوە. باپەی یاسای وەرزش و لاوان دەبێت ئیدارەی هەموویانەیەک ئەندامێکی ژن بێت، بەڵام لە ڕاستیدا بەو شێوەیە نییە. زۆربەی وەرزشکارەکانمان لە ئێستاە کە وەرزشەکەن کە بەردەوامن بڵێن یەک یاری ئەکەن، مشکلان نیە یەک یاری ئەەکەن، بەڵام ئەتوانین بڵین دامی مادی زۆر کەمە، دامی معنەوی زۆر کەمە و ئیداری کچەکانمان زۆر کەمە لە ناو یانەکانە. ئەمەش کاریگەرێکی خراپی هەیە. تۆ بڵین لە وەرزش و لاوانەوە ئیجبار کراوە هەموو یانێک ئەبێت ئەندامێکی کچ بێت، یعنی بە ئیجباری لە ناو ڕێنمایەکە هەیە، بەڵام من پێم وایە ئەندامێکی کچ کەم بێت، تۆ ئەو هەموو تیپە کچانت هەبێت لە کاتێکە ئەتوان بڵێن کچەکان بە زۆرتر لە شاری سلێمانیا ئەوەی کچمان مستەوای هەیە لەسەر ئاستی عێراق کە تیپەکانە چە دەرە کوڕانمان نیەتی. بۆچی بۆ جۆرە بێت؟ یعنی بۆ ببێ بە ڕێنمایی، یعنی بۆ یانەکان نەکرێت بۆی کە دوو ئافرەتی کچ لە ناو ئیدارەکانە هەبن بۆی بتوانن باشتر کار بکەن. لەگەڵەوەشە ئەتوانی بڵێن ئەم هەموو خلیجەی کولی تەربیە ڕێزە هەیە، یعنی کە تەخڕوجەکەن تا ئێستا بڵێن نەتوانراوە سوود لەمانە وەربگیرێت. دکتۆر شنە باسی لەوەش کرد کۆمەڵگەی کوردی وا ڕاهاتووە ژنان لە ماڵەوە بهێڵێتەوە. پێیان وایە دەبێت ژن لە ماڵەوە بێت، بەڵام بە پێچەوانەوە چەندین ژنی سەرکەوتومان هەیە، وەرزشیش یەکێکە لەو لایەنانی ژنان تێیدا سەرکەوتوون. قسە و باس و ئەم شتانی کە لەناو کۆمەڵگەی کوردەواریە هەیە بەداخەوە هەتا ئێستا کۆمەڵگەی کوردەواری ناتوانم بڵم هەمویان، بەڵام هەندێکیان زۆر بە چەقبەستوی ماونەتەوە هەتا ئێستا یعنی بە شێوازێک سەیری کچانەکەن کە وازانن ئافرەت تەنها ئەبێ لە ماڵەوە بێت. نەخێر ئێمە ئافرەتمان هەیە، سەرۆکی زانکۆیە ئافرەتمان هەیە، لە سەرۆکی شارەوانی ئافرەتمان هەیە، سەرۆکی ڕاگرە لە کۆلێژەکانە ئافرەتمان هەیە، یعنی لە چەندین بوارە ڕۆژنامەگەریە، یعنی هەموو بوارەکان کە سیرکەین ئافرەتمان هەیە هەمووی خزمەتیشی کردووە، ئەتوان بڵێن جێگا دەستیشان دیارە کەواتە وەرزشی شێکێکە لەو بوارانە ئەتوانێت سوود لە ئافرەتەکان وەربگیرێت. ئەتوانین ئێمە بەم جۆرە یعنی داڕشتێکی باش بۆ بەرنامەی وەرزش بکرێت. ئەمەش بەکی ئەکرێ بە کەسە ئەکادیمیەکان کە ئەتوان بڵێم ئێستا کەسە ئەکادیمیەکان لەگەڵ بوارە وەرزشیەکان زۆر دوورن لەیەکەوە. یعنی ئێستا لژنی ئۆلمپی مەفروزە زۆر نزیک بێت لە کوێوە لە کۆلێژی پەروەردەی وەرزش لە پەیمانگای وەرزشی کە ئەمانە سەرچاوی دروستکردنی کادری وەرزشین. کادری وەرزشیەکان جیاوازن. تۆ کاتێک کادرێکی وەرزشی دروست ئەەکەی سوودی لێ وەرگری، ئەتوانی وەک مامۆستا، ئەتوانی وەک ڕاهێنەر، ئەتوانی وەک ناوبژیوان، ئەتوانی ئەم سنتەرانی کە ئێستا کراوەتەوە کە شوێنە ڕەشاقەکان یعنی ئەتوانێت دەورەیان پێ بکرێتەوە، بەڵام بەو جۆرە دەورەیە ناکرد لای خۆمان هەیە. بۆ نمونە تۆ 3 ڕۆژ دەورەیەک ئەەکەیت بە کەسێک، ئەمە نابێت بە پسپۆرت، چکە ئەو لە کۆلێژی پەروەردەی وەرزشیە لە پەیمانگای وەرزشی وەک مامۆستا ئامادەکرێت، پەروەردەیەکی مامۆستایی ئەکرێت، بەڵام پێویستە ینی وەرزش و لاوان بشێتەوە بەمانەیە دەورات بکاتەوە بۆ ماوەی 6 مانگ بتوانێت ئەم کادرە وەرزشانە بە شێوازێکی تر بکرێتەوە. ئەم دەورانە مەسەلەن بۆ ئەوانەی کە من بە ڕۆژنامە، یعنی من ڕۆژنامە نووسمان هەیە، ئەوانەی کە لە ڕۆژنامەوانیە کارەکەن، یعنی بڕگەکان جا بکرێتەوە، ئەوەی حەزی لە ڕۆژنامە بۆ ماوەی 6 مانگ کەمتر نەبێت، بتوانێت دەورە ببینێت ببێ بە ڕۆژنامە نووسێکی وەرزشی. و ئەوانەی کە لە کارگێڕەکانە کە لە یانەکانە ئیشەکەن بەداخەوە ئێمە تا ئێستا لە یانەکانە ئەوانەی کە ئیشەکرێ بەس ئەخرێتە سەر ئەوەی ئەمە وەرزشکار بۆ یا وەرزشکار نە، بۆ مەرج نییە من وەرزشکارێکی باش بۆ بێتم بتوانم لە ڕووی ئیداریەوە کەسێکی بتوانە بم یان بتوانم ڕاهێنەرێکی باش ببم لەگەڵەوەشا کە وەرزشکار بووم. ئافرەت لە ئافرەت باشتر تێگا. تۆ کاتێک کە ئافرەتێکی لەگەڵایە کە ئەچی بۆ بتوڕەیەک بە هەموو شێوازێک ئەتوان لە کچەکان نزیک بێتەوە، ئەتوانێت لە کێشە و مەشاکیلەکانیان. بەڵام کاتێک کە پیاوێک بێت لەوانەیە هەم لە ئافرەتەکە تێنەگا، هەم کاتێک کە نزیکە بێتەوە کۆمەڵی کێشە و قسە و باسێک لەناو کۆمەڵگەی ئێمە هەیە بخرێتە بەردەم ئەو ڕاهێنەرە. بۆیە ئەمە ئەرکی ڕاهێنەرەکە قورسە بێت، ئەرکی ئیدارە پیاوەکانیش قورسە بێت. بۆیە زیادکردنی ئەندامە کچەکان بەڕێی من ئەمە وەک ڕێی خۆمە زیادکردنی ئەندامە کچەکان و ئیجبارکردنیان بۆ کاتێک کە پاڵەوانێتێک ئەکرێت لە هەر شوێنێک بێت کە ئەبێت
بەلایانی کەمەوەیکە لە ئەندامە کچەکانیان لەگەڵ بێت ئەو کێشانە دروست نابێ و هەمووها کاریگەری هەروەها کاریگەری شەبێ لەسەرەوەیکی کە دایکان و باوکان کاتێکە یعنی بەرنامەدا ڕێژی بکرێت بۆ ئەوەی کە دایکان و باوکان کۆم بکرێنەوە ڕۆژانە بن سێری کچەکانیان بکەن کە چۆن وەرزشەکەن و ڕاهێنەرەکانیان بناسن و سەرپەرشتیارەکانیان بناسن و تێکەڵی ینی لایانی کۆمەڵایەتی زۆر مهمە تۆ کاتێکە وەرزشە ئەتیبار نییە لەوەی کە تۆ تەنها لە ڕووی تەندروستیەوە ئەو کەسە ئامادەکەی بەڵکو کاتێک کە وەرزشەکەی بە سێ لایانی زۆر گرنگە هەیە لایەنە ئابوووریەکەیە کە زۆر گرنگە تۆ یعنی حکوومەت پەرەیەکی باش با بەلایەنە ئابوووریەکە هەم وەرزش ئەتوانێت بێ بە داهاتێک بۆ پەیداکردنی داهاتێکی باشتر بۆ حکوومەت هەم حکوومەتیش ئەتوانێت دامێکی مادی باشتر بکات لە ناحی ئابوووریەوە بۆ وەرزشکردن کاتە ئەو دوانە ئەتوانن ببن بە تاواکەریەک دوو هەم لایەنی کۆمەڵایەتەکەیە وەرزش ئەتوانێت لە نایەنی کۆمەڵایەتێکەوە چی بکات ئەتوانێت ئەوەی کە تۆ تێکەڵی خەڵکی زیاتر ئەەکەیت و خەڵک زیاتر ئەناسی کەواتە وەرزش بە خەڵکە زیاتر ئەناسێنێ کەواتە لە ناحی کۆمەڵایەتێکەشەوە کاریگەری هەیە چونکە تۆ کە تاکێکی تەندروست دروست دەکەیت کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگەیەک لە دوای ئەوە بوارەچێکەیە تەندروستێکەیە تۆ کەسێک لە ڕووی تەندروستیەوە هەم پشیاوە هەم لە شولارێکی ڕێکتریە بێت هەم ئەتوانێت وەرزشەکەش بە شەوێکی باشتر ئەنجام بدات لەباری ئەوەی بۆچی پیاوان خاوەنداری وەرزش دەکەن و ژنان پەراوێز خراون دکتۆر شنا ئەوەی خستە ڕوو کە لە مێژووەوە هاتووە وەرزش بەگشتی و یاری تۆپی پێ بە تایبەتی بۆ پیاوان بێت چونکە پیاوان خۆیان بە بەهێزتر دەزانن بۆیە پێیان وایە یاریەکە تایبەتە بەوان خۆی لە سەرەتاوە تۆپی پێ یەکەم جار بۆ پیاوان بووە کاتێکە دروست بووە یەکەم جار بۆ پیاوان بۆ ئافرەتان نەبووە کاتێکە ئەمەش لە ناو مێشکی هەموو کۆمەڵگاکان ئەوا چەسپیوە کە ئەم یاریە لەبەری پێویستی بەهێزێکی زیاتر هەبووە توانایەکی زیاتر هەبووە بۆیە پیاوان دایمەن خۆیان بە بەهێزتر زانیوە هاتوونەتە ناو بوارەکە وەک یاریەک چۆن ڕێداگیر کراو بێت لەلایەن پیاوانەوە ئەم یاریی ئێمەیە بەڵام لە ئەم ساڵانەی دواییشە ئەتوانین بڵێن لە کوردستانیشە ئەم یاری بۆ کچان هەیە لە ئێستا یاریگای گەورەش هەیە پاڵەوانەتی ئەکرێتەوە بەڵام تا ئێستا لە کوردستان نەکراوە ئەتوان بڵم لە عێراق کراوە لەگەڵ ئەوەشە لایەنێکی تریشی چییە دایمە ئافرەت بە چاوێک سیرکراوە کە بێتوانایە بۆیە ئەمەش کاریگەری هەیە لەسەرەوەی کە تۆ کەسێک بە بێتوانە سیرکەیت کۆمەڵێک یاری هەیە لێ مەمنوعەکرێ هەر لە مناڵی و مناڵەکان ئەگەر سیرکەیت کوڕەکە تۆپێکی بۆ کڕن بۆ یاری پێ بکات بەڵام کچەکە بووکێکی بۆ کڕن تۆپەکەی بۆ ناکڕن یعنی وا هەست بکات کە ئەو بۆی نییە ئەو تۆپە یاری پێ بکات لە کاتێکا تۆ بۆ کوڕ و کچیشە وەرزشکردن بۆ کوڕ و کچیشە ساڵانە ئۆلۆمپیاد بەرنامەدا ڕێژی خۆی بۆ ئەکات لەوانەیە لە لەم ساڵانی کۆتاییشە ئیتر وردە هەڵی ئەوە بدرێت کە لە دەرەوە بە تایبەت ئافرەتان بتوانێت مۆندیال بکات بەڵام وەکو پێم وتی تواناکەیە زیاتر ڕێژەیەکی زۆرتر پیاوان کارگیری شوێنەکانیان بەدەستە بۆیە خۆیان بڕیار بەدەستن بەو شێوازەش بڕیار دەکەن تۆ مناڵەوە دروست دەکەن حەز و ئارزوو من لە ئایلێکی وەرزشی نەبووم هیچ کەسێکمان وەرزشکار نەبووە بەڵام من وەرزشکار دەرچوم تیانە و ڕێگریشم لێ نەکرا کاتێک کە چوومە کۆلێژی پەروەردەی وەرزش من دەرەجەشم هەبوو بەڵام حەزم لێ بوو کە چووم ئەتوانم بڵم نەجاحەتم هێنا ئەگەم چماتە کولیەکی تر لەوانەیە لەبەرێ حەز و ئارەزووی خۆم نەبوو بۆی نەجاحەتم لێنایە دووهەمین ئەتوانم بڵێم وەرزش بە چاوێکی تا ئێستا نەگەشتوتە ئەوەی کە بە چاوێک سیر بکرێ وەک بوارێک وەک بوارەکانی تر بەڵکو وەرزش تەنها لای ئێمە ئەوەیە کە وەرزش بکەی تەندروستێکی باشت هەبێ تەنها ئەوەیە بەڵام ڕێگریکردنەکەەوە چییە ئێمە وامان نەکردووە یعنی شێوازێکی وامان نەخۆڵکانەوە بۆ ئایلەکان کە کۆیان کەینەوە ڕۆژانە مەسەلەن مامۆستاکان بتوان سمیناراتکەن باسی وەرزشکەن و باسی ئەوە بکەن کە وەرزش چۆن ئەنجامە درێ سوودەکانی وەرزشتیە وەرزش لە ناحی ئابووریەوە لە بواری ئابووریە چۆن کاریگەری هەیە کە توانە داهاتی وڵاتە بۆ زیابکە وەرزش چۆن لە پێشبڕکی ئەکا کێبڕکیەکە لە بوارە سیاسیەکانە یعنی ئێستا تۆ لە هەموو وڵاتان سیرکە وەرزش کە کاتێکدا ئەنێن چیەکەن کێبڕکی پێکەن لەگەڵ ئەو وڵاتانی کە بە تایبەت کێشەی سیاسیان هەیەن لە ڕێگەی وەرزشکردنەوە کاتێکە لە وڵاتێک ئەیباتەوە ئەمە چی ئەبێ لە ناحی سیاسیەکەشەوە کاتە وەرزش کاریگەری هەیە بۆ ئەمە ناتوانین بڵین تەندروستی ئەمە نەکراوە لە ناو کۆمەڵگەی ئێمە ناو کۆمەڵگەی ئێمە بە شێوەیەک داخراوە کە ئافرەت بۆی نییە لە کۆمەڵێک حدود تێپەڕێنێت کە تێپەڕان یعنی قسە و باسێکی زۆرێتە سەر کۆمەلگا زۆر جار خەتای خۆمانە ئێمە هەنگاوەکانمان قورسە هەنگاوێکی
قرس ئەنین بۆ ئەوی کە بتوانین کۆمەڵگە پێشخین کۆمەڵگە بۆ شێوە نابێ ئەوێ ستێ بای ستێ بێشتەکان تۆ کاتێکە وەرزش ئەەکەیت کە جلێکی وەرزشیت لەبەرایە جلی وەرشەکە جیاوازە لە ناو یاریگایەکە تا ئێستا کۆمەڵگە ئێمە قوبوڵێتی ئەو جلە لەبەرایە بەڵام ئەگەر لە دەرەوە یاریگاکە بتبینێ بۆ جلەوە قسەیەکی زۆرە لەسەرەکە کاتە کۆمەڵگی ئێمە ماوێتی وردە وردە ئەبێت هەوڵ بین بە ئێمە بتوانین چی بکەین ئەو کۆمەڵگەیە بگۆڕی ئێمە توانین بڵێن ئەو بەشانەی کە یارە کۆمەڵەکانی پێڵین تا ئێستا بە شێوەیەکی عام بە شێوەیەکی گشتی کچەکانمان بەشداریان تیا کردووە بەڵام تۆزێک کێشەمان هەیە لە یاریە تاکەکان یاریە تاکەکان بە تایبەت ئەوانەی کە کاراتین ئەوانەی کە کۆمفۆن ئەتوان بڵێن ژمارە کچمان کەمترە ئەوانشی تا ئێستا ئێمە لەش جوانی کچانمان نییە ئەگەر هەشمان بێ زۆر کەمە ئەو یاریانی کە مەسەلەن زیاتر تاکین یعنی احتیمال دەچێتە سەر تاکی فەردیەکان ژماری کچانمان کەمترە جەماعەکان باشترن لەبەری کۆمەڵێک کچن یعنی خێزانەکان وا بیر ئەکەن وە کاتێک کچێکی بە تەنها بڕات لە شوێنێکدا وەرزش بکە لە کۆمەڵێک کشتی زۆر ئەترسێت تۆ کاتێککە کچێکە چێ بۆ وەرزش ئەگەر تۆ لە مناڵیەوە پەروەردەیەکی خێزانی زۆر گرنگە پەروەردەیەکی باشی مناڵەکەت کردبێ ئەکید بە تووشی هیچ کێشە و هیچ گرفتێک نابێت کاتێک کێشە و گرفتی شێبێ ئەگەر تۆ هاوڕێبی لەگەڵ کچەکەت ئەکیدێت هەموو کێشەکانی بۆ باسەکات یعنی ئەمە بە تایبەت یاری فەردیەکان ئەتوانم بڵێم تا ئێستا ژماری کچمان کەمترە سەبارەت بە ڕێگەچارەکان بۆ ئەوەی ژنانیش زیاتر ئاشنێ وەرزش بن دکتۆرشنا وەک شارەزایەکی بواری وەرزشی پێی وایە باشترین ڕێگەچارە هەبوونی سیستمێکی پەروەردەییە کە لە باشووری کوردستان پشتگوێ خراوە لەو بارەیەوە دەڵێت یەکەم شت کە ئەوەی کە کار بکرێت لەسەر ئەمە پەروەردەیە ئەبێ لە سیستەمی پەروەردەیەوە فستیڤالات بکرێتەوە فستیڤاڵی ساڵانەمان هەیە کاتێککە مناڵەکان تێکەڵەکرێن کوڕ و کچ بۆی ئەو جیاوازێ نەمێنێ هەست بکە کە ئەو کچەکە کوڕەکە چنێک ئەجوولێ کچەکەش بە هەمان شێوەیە کەم فستیڤاڵانە کرا کە ئەوان ڕێک بوون لە ناویەکە دەستی یەکە گرن ئەوەستن کە ئەزان هیچ جیاوازیەک نییە وردە وردە ئەم فستیڤاڵانە چی لێ بکرێت لە دوای پەروەردە خطوەیەکی تر بنێ هەنگاوێکی تر بنێ بۆی بێنێتە ناو ناوەندیەکان کە هاتە ناو بنەڕەتیەکان فستیڤال تا ئێستا بەس فستیڤاڵی مناڵمان هەیە ساڵانە بەڵام هیچ هەنگاوێک بۆ نەراوە کە فستیڤالێکی گەورەتر بکرێتەوە کوڕان و کچان ئێمە ساڵانەکە فستیڤاڵی شەکرێتەوەی گۆڕۆپان و مەیدان کوڕان و کچان تا ئێستا جیاوازە یعنی مەکتەبەکان کە یاریەکەن ئەمڕۆ کچانە لەبەرەوە دوای ئەوە کوڕانە حسابی ئەو تەمەنە کراوە لەو تەمەنەیە کوڕ و کچ ناسکە تێکەڵکردنیان لەوانەیە زەحمت بێ بەڵام ئەگەر تو لە فستیڤاڵێکی بچووکەوە لە شوێنێکەوە کۆمەڵێک کەسی باش یعنی کادری باشی بۆ دابنرێت ئەکیدی سەیتەراکرێ بەسەر ئەو مەشاکیلانی کە باسەکرێ ڕۆژانە ڕوبەڕویان نابێتەوە ئێمە توانین یەکەم شت یەکەم خەتووە لە پەروەردەوە و لە ڕۆزەکانەوە دەست پێ بکەین بنچینەی ئەساسی هەموو وڵاتێک پەروەردەیە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە پەروەردە پشتگوێ خراوە